ئێرە یەکێک لەو دایان پارکە جوان و خنجیلانانەیە لە واشنتۆن، تایبەت بە سەگی ماڵی بە هەموو پێداویستیەکانیەوە. لەم کەش و هەواساردەدا ئەوەی سەرنج ڕادەکێشە و وال لێ دەکات بۆ ماوەیەکی هەرچەند کورتیش ڕاوەستی و سەیری ئەم پارکە بکەی یاریکردنی گەرموگوڕی سەگەکانە. ئەم سەگانە زۆربەی ئێواران لەلایەن خاوەنەکانیان دەهێنرێنە ئەم پارکە بۆ یاری و پیاسەکردن، ئەوەش بە گوتەی خۆیان بەشێکی گرنگە لە ژیانی ڕۆژانەیان. من ڕۆژانە دێمە ئەم پارچی سەگانە و کاتێکی خۆش بەسەر دەبم لەگەڵ سەگەکەم. ئەوە سەگەکەمە کە لە زۆری هایسکیە و پێویستی بەڕاکردنیشی زۆرە بۆ ئەوەی وزەی خۆی وەرگێ، ئەوەش خۆشترین کاتی ڕۆژەکەیەتی و ئێرە بۆ من و ئەوانیش خۆشە. هەندێک جار خاوەنی ئەم سەگانە کاتی ئەوان نییە وەکو پێویست پێیان ڕابگەن و لە ماڵ بیان هێننە دەر، بۆیە ناچار دەبن کەسێکی تایبەتیان بۆ بگرن بۆ ئەوەی کاتیان بۆ دانێت و یاریان لەگەڵ بکات. کەیت پەرستارێکی تایبەت بە سەگانە، ڕۆژانە چەندین سەگ لەگەڵ خۆی دەهێنێتە ئەم پارکە و پیاسەیان پێدەکات. ئەو دڵخۆشە و دەڵێ ئێرە شوێنێکی جوان و زۆر تایبەتە بۆ سەگەکانم. من چاودێری 8 سەگ دەکەم و ئەمڕۆ جەکی و سێتم لەگەڵە. ئێرە شوێنێکی خۆشە بۆ هەمومان، چونکە هەندێک شوێنی شارەکە زۆر قەرەباڵغ و شوێنی ئاوای لێ نییە. لەو ڕۆی کە سەگ بە گیانلەبەرێکی بەوەفا ناسرا و زیاتر لە هەموو گیانلەبەرەکانی دیکە تێکەڵ ژیانی ڕۆژانی مرۆڤەکان بووە، لە زۆربەی وڵاتان بایەخ و گرنگی زۆری پێدەدەن و زۆر جار بە گوتەی خاوەنەکانیان توانیوێتی هەندێک لە بۆشایی ژیان بەتایبەت تەنیاییان بۆ پڕ بکاتەوە، بۆیە وەکو ئەندامێکی سەرەکی خێزانەکەیان چاوی لێ دەکەن و هەوڵ دەدەن وەک خۆیان هەموو پێداویستیەکانی ژیانی دابین بکەن. وری عوسمانی، کوردستان 24، واشنتۆن.